جوانترین سڵاوم کاتتان بەخێر هەڵبەتەوە بەرنمەیەش بەرنمەی ڕەهەندی پێشاتەکانە کە لە ڕادیۆی بەشی کوردی دەنجی ئەمریکا و هاوکات لەسەر سەتەلایت ئەم بەرنمەیە بڵاو دەبێتەوە. سپاسان دەکەم کە دەگەڵماندان. دوێنێ سێشەممە 18 مانگ و ئەمڕۆ چوارشەممە 19 مانگ کۆنفرانسی ڕۆڵی میدیا لە چارەسەرکردنی گرفتی ژنان لە هەرێمی کوردستانی عێراق و هەروەها لە سەرانسەری عێراق لە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانی عێراق بەڕێوە چوون. ئەم کۆنفرانسا لەلایەن ڕێکخراوی تواناسازی ئافرەت و ڕێکخراوی میدیای سربەخۆ لە کوردستان و نوێنەری کۆنسولی گشتی بریتانیا لە هەولێر ڕێخسترا بوو. دیارە بەپێی دەنگ و باسان و هەروەها بەپێی راپۆرتی پامنێرمان عومەر فەرهادی کە لە ڕۆژی یەکەم لە شوێنی کۆنفرانسەکە ئامادە بوو راپۆرتی بۆ ناردبووین، ژمارەیەکی زۆر لە کەسایەتی لە بواری مۆستاکانی زانکۆکان بەشداریان تێدا کردبوو لەگەڵ ژمارەیەشی زۆر هەڵبەتە لە چالاکوانان لە بواری مافەکانی مرۆڤ و مافی ژنان سەبارەت بە ڕۆڵی ڕاگەاندن لە هوشیارکردنەوە لە مافەکانی مرۆڤ و هەروەها کەمکردنەوەی تونند و تیژی بەدژی ژنان لە هەرێم و لە عێراق زۆر بیرروڕا ئاڵوگۆڕکران و ئەم ڕۆژ دیارە کۆنفرانسەکە بە کۆتایی هاتووە. پێمان خۆش بوو سرنجەشی زیاتر و هەروەها ڕووماڵکردنەی ورتر لەم کۆنفرانسە بدەین بۆیە ئەو بابەتەمان هەڵبژاردووە. دوو میوانی بەڕێز دەگەڵماندان دامەزرێنەر و بەرپرسی ڕێکخراوی تواناسازی ئافرەت سۆزان عارف لەگەڵمانە و هەروەها ئەمەل جەماڵ ئەندامی ئەنجومەنی باڵای خانمان لەگەڵمانەیە. بەڕێز ئەمەل جەمال ئەم کاتت باش. جەلال ببورە ئەمەل جەلال ئەم کاتت باش. زۆر مەمنون. سۆزان ئەم کاتەی جەنابیشت باش. ئەو کاتتان باش و هەموو کاتێکتان باش. بەڵێ بەڕێ سۆزان عارفبا لە لای جەنابەت بمێنمەوە. دیارە جەنابەت ڕۆڵەکی زۆر بەرچاوتە بۆ لە ڕێخستنی ئەم کۆنفرانسە. پێم خۆش بوو باسمان بۆ بکەی زۆر بە کورتی تەوەرەکانی سەرەکی بابەتەکانی سرنج ڕاکێش بە تایبەتی لە پەیوەندی بە ڕووماڵکردنی پێشێلکاریەکان یا توندوتیژیەکانی یان سەرکەوتنەکانی کە لە پەیوەندیان بە ژنانەوەی لە لایەن دەستگاکانی ڕاگەاندن چی بوون؟ فەرموو. بەڵێ زۆر سپاست دەکەم و هەروەها سپاس بۆ بایەخدان بە بابەتی ئەو کۆنفرانسە و هەروەها دەرەنجامی ئەو کۆنفرانسە. لە ڕاستیدا ئەو کۆنفرانسە پەنەڵێکی لە خۆی گرتووە، ئەویش دەربارەی پلان و استراتیژیەتی کەناڵی ڕاگەیاندنەکان سەبارەت بە پرسی ئافرەت ئاەتیە و هەروەها ئایا ڕای مامۆستانی زانکۆ ئەکادیمی کە لە بەشی ڕاگەیاندن چییە لەسەر ڕای وەکو بۆچوونێکی ئەکادمی چییە لەسەر وێنەی ژن لە ناو ڕاگەیاندنەکانی عێراقی و کوردستان؟ ئایا چ ڕسمەتانیتیان تا ئێستا چه ڕسمەک بگوازنەوە لە بۆ ئەو کۆمەڵگایە؟ ئەوەش تەوەرە چیتکە بوو تەوەرە چیتکە سەبارەت بە پەیوەندیەکانی دام و دەستگای ڕاگەیاندن لەگەڵ ئەو ڕێکخراوە حکومی و ناحکومی، لەگەڵ ئەو دام و دەستگا حکومیانەی کە پابندن بە بەکاری ئافرەت وەکو ئەنجومەنی باڵای خانمان، وەکو بەڕێوەبەرایەتی بەدواتونەوەی تونند و تیژی، وەزارەتی کاروباری ئافرەتان و ژنان و هەروەها ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی. ئایا لە نزیکەوە هیچ پەیوەندیەکی وا هەیە تا بتوانن گفتوگۆ و تا بتوانن ئەولەویات لە بۆ پرسی ئافرەت لە نزیکەوە پلان دادەندرێ، پلانێکی پێکەوەی هەیە؟ هەروەها دەتوانین بڵێن توێژینەوەک پێشکەشکرا لەلایەن زانکۆی سەلاحەدین سەبارەت بە ئایا ئافرەتانی لەناو ڕاگەیاندنەکان کار دەکەن؟ ئایا تەحەداکان چییە بەرامبەریان؟ ئایا بۆ ئەو ئافرەتانە ناتوانن بگەنە پۆستی بەرز لە ناو ڕاگەیاندنەکاندا؟ کەواتە ئەوانە هەموو تەوەر بوون کە گۆی زۆر تێر و سەرسەری لەسەر کرا. هەروەها لە کۆتایی ئەمڕۆ کەتانیمان بە گروپ کار بکەن بۆ ئەوەی ئایا دەست نیشانکردنی کێشەکان و هەروەها چارەسەر بۆ ئەو کێشانە تا بتوانین هەنگاوی ترمان چ دەبیتن. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز ئەمەل جەلال. جەنابیشت دیارە لەوێ بووی، دەکرێت جەنابیشت باس بکەی ئێوە بە شێوەیەکەم کۆنفرانسەتان دیت، یعنی چ لاتان سرنج ڕاکێش بوو؟ طبیعی کۆنفرانسەکە یەکێک بوو لەو بابەتانەی کە زۆر بنێکە
یەکێک بوو لە پێویستیەکانی با بڵێن کۆمەڵگەی کوردستانی و بەتایبەتی بۆ مەسەلەی دۆزی ژن لە هەرێمی کوردستانە کە ژنان لە بەردەم کۆمەڵێک کێشەی گەورەدان و کۆمەڵێک گرفتی گەورەیان هەیە هەڵبەتە پێویستیان بە کۆمەڵێک ئامڕازی گەورە هەیە بۆ ئەوەی هەم ڕووماڵی با بڵێن پرسەکەیان بکەن و لە هەمان کاتیشا بەشێک بن لە چارەسەرکردنی ئەو کێشانە کەناڵی ڕاگەاندن و دەستگا ئەلامەکان لە هەرێمی کوردستانە لەگەڵ فراوانبوونی ژمارەیان لە ڕێی ژمارەیەوە بەڵام لە ڕێی چۆنێتیەوە واتە لە ڕووی ژمارەوە ژمارەیەکی زۆرمان هەیە بەڵام لە ڕووی چۆنێتی هەڵسەنگاندنی کەناڵەکانی ڕاگەاندن لە بەرامبەر بەرپرسەرەتیان بۆ مەسەلەکانی مافی مرۆڤ بۆ مەسەلەی ژنان و مناڵان و هەتا دوایی هەمیشە با بڵێن پەنجەی ڕەخنەگرتن و بەرپرسیارەتی کردن ئاڕاستیانەکرێت لەوەی کە کەم تەرخەمن ویان هەندێک جار بە هەڵا لێکدانەوەی بۆکرێت لە ڕێگای دراماکانەوە لە ڕێگای بەرهەمهێنانی کۆمەڵێک فیلم و بابەتی کۆمنتاری یان درامای کە دۆبلاجەکرێت هەتا دوایی و نەبوونی پرۆگرامی تایبەت بە وشارکردنەوە و بە ئاڕاستەکردنی تاک لە وشیاری و لە بەرگرتن لە توندوتیژیەکان هەموو ئەمانە جێگەی خۆی بوو لە ماوەی ئەو دوو ڕۆژەدا لە ڕێگای ئەو بابەتانەی سەزاخان ئاماژەی تێدا کە گفتگۆیەکی تند ینی تێسەر کرا لەلایەن بەشداربووانەوە هەڵبەتە با بڵێن جیاوازی لە بەشداربووەکان ئەوەی کەیەکی شتێک بوو لەم شتە گرنگەکانەوە بوو کە هەم ڕاگەیاندکار و بەرپرسی تەلەڤیزیۆنەکان و مامۆستایانی زانکۆ توێژەران کۆمەڵاسان با بڵێن چالاکوانانی بواری ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی و دەستگا پەیوەندیدارەکان لە حکوومەت هەموو ئەمانە ئامادە بوون و بەشدار بوون لە گفتگۆکان و لە پێشکەشکردنی بابەتەکانە ئەمە یەکێک بوو لەوانەی کە بڵێم ئەتوانین بڵێن هەنگاوێکی سەرەتایی باشە بۆەوەی لەوێەوە ببێت دەستێکێک بۆ دەستکردن بە ئەوەی کە بتوانین سیاسەتێکی ئەلامی تەندروست بە هاوکاری لەگەڵ دەستگا ڕاگەیاندنەکان و ڕاگەیاندکاران دابمەزێنین و ببێتە سەرەتایەک بۆەوەی کە هاوڵاتی کورد و تاکی کورد با بڵێن بە بەرنامەیەکی تەندروستانە و بە سیاسەتێکی تەندروستانە ئاڕاستە بکرێت نەک ئەوەی کە ئێستا هەیە ئێستا هەر کەناڵە و بە ئاوازێک خوێنێ و هەر دەستگایەک بۆ خۆی بە شێوازێک ئەوەیەکی گرتون کە ئەمڕۆ لە کوردستانە سیاسی هەیە نەک بەقەدەر ئەوەی کە پرسی کۆمەڵایەتی پرسی ئابووری پرسەکان بابەتێکی سەرەکی یا بوو بێتە خەمێکی دەستگاکانی ڕاگەاندن هەڵبەتە ڕاگەاندن تەنها تەلەڤیزیۆن نا تەواوی ئەو دەستگا و با بڵێن بەشانەی کە پەیوەندیان هەیە یا بابەتی ڕاگەاندن هەموو بابەتی قسەکردن و ڕەخنەگرتن و هەم دەستخۆشیش بوو لێکەوانە کە ئێمە ڕاگەاندن ڕۆڵێکی گەورەی بینی و لە ڕووماڵکردن یاخود دەرخستنی هەموو ئەو کێشە و گرفتانەی کە لە کۆمەلگا هەیە بەڵام ئەمە بەشێکی زۆر بچووکی بابەتەکەیە بەشەکەی ئەوەیە کە بەرپرسیارە لە وشارکردنەوە و ڕۆشنبیرکردنی تاگ و بەخشینی زانیاری پێویست بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بێجاوت. بەڵێ بەڕێز لە لای جەنابت دەمێنمەوە دیارە دوێنێ پەیامنێرمان عومەر فەرهادی دوێنێ کۆنفرانسەکە دەگەڵ جەنابتی قسە کرد بوو زۆر لامسرن کە باسی توندوتیژی بەدژی ژنان دەکرێتن یانی کە پیاوان دەست لە توندوتیژی بەدژی ژنان دەدەن پیاوانیشت وەکو قوربانیانی توندوتیژی ناسان دەکرێت لەوە زیاتر ڕوونکردنەوە بدەیمە بەستت چییە؟ حتما کاتێک کە با بڵێن من هەمیشە تەختم لەوە کردوێتەوە ژنان و پیاوان هەردووکیان ئەبنە قوربانی لە بەرامبەر پرۆسەیەک کە بکەری داوەکە توندوتیژیەکە توندوتیژی لەگەڵ ڕەگەزی بەرامبەر یەکاتە ڕەگەزی مێینێ هەر کەسێک کە ئەیکات کاتێک کە ئەم توندوتیژیەکە ئەکات ئەمیش ڕوبەڕووی زیندانی ئەبێتەوە ڕوبەڕووی لێپێچینەوە و زۆر و توندوتیژیە بێتەوە کەواتە لە هەمان کاتە هەم خۆی ئەبێتە تاواندار لە بەرامبەر جێبەجێکردن یان پێشێلکردنی مافێک و لە هەمان کاتشە خۆشی ئەبێتەوە بە قوربانی هەمیشە ئێمەڵێن ئەمە دەرەنجامە یان بەرهەمی
باڵێن زادی ئەو بیر و باوەڕ و عقلیەتە باڵێن نێریرەیە یاخود ئەو عقلیەتە دواکەوتوەیە کە لێدان یاخود سندتیژی بە بەشێک لە پەروەرداوە بە بەشێک لە پیاوبوون و لە بەهێزبوونی ئینسانەکەی دائانێواتە لە کۆمەلگای شەرقیە یەکێک لەو ئامڕازانەی کە هەمیشە بەگوێ ڕەگەزی نەرینەیەدان بەکار نهێنێ سندتیژی بەکار نهێنێ زەبر و زەنگ بەکار نهێنێ کەواتە ناتوانێت ممارەسەی پیاوەتی و هێزی خۆی بکاتەوە بۆیە لە کاتێکا کە پیاوان و کوڕانی ئێمە گۆشەکرێن بەم عقلیەتە دەرەنجام لە کۆتایەکەیە کاتێک کە سندتیژی لەگەڵ ژنەکەیەکە ئەوڕێ ئەوە نابێت کاکە گوڵی بۆ هەڵبدات یان چاوەڕێ ئەوە ناکات کە بە خۆشەویستی وەڵامی بداتەوە حتمما لە ژێرگوشارێکی دەرونی پاڵەپەستوێکی دەرونی کە ژنەکە بۆتە قوربانی لە بەردەمیاوە هەمیشە پەراوێز ئەخرێ باری دەرونی ئەشێوێنرێ ئیهانە ئەکرێ و لێدان تووشی لێدانە بێ و با بڵێن کەت پێکرێن ئاهێڵێ کە سەرکوتیەکان ئاهێڵە بەشداری هیچ کە بکە دەرەنجام ئەمە با بڵێن تەمەڕۆ دەکا لێی تەمەڕۆدی کرد دووبارە جارێکی کە ململانێ و ناوەکەتان سەرڕۆدە سەرنجام پیاوی دەبێتە قوربانی و ئەویش ڕوبەڕی سندتیژە کاربێتەوە واتە ئەوەی کە خۆی چاندیەتی لە درینەوەکەی هەمان ئەو بەرکەوتنەی بەرەکەوێتەوە. بەڵێ بەڕێ سۆزان عارف جەنابەت هیچ سرنجتان هەیە لەسەر ئەم قسانە یان با بڕۆینە پرسیارێکی دی بۆ جەنابەت؟ وابزانم ئەمەل خان بە تێر و تەسەلی باسی کرد وابزانم ئەگەر بچینە پرسیارێکی زۆر باش. پێم خۆش بوو باسی ئەو بکەیت کۆنفرانسەکە دیارە تایبەت بوو بەوەی کە دەستگاکانی ڕاگەاندن تا چ ڕادەیەک بایخیان بە مەسەلەکان لە پەیوەندی بە مافەکانی مرۆ و کێشەک و گرفتەکانی ژنان داوە. بەڕای جەنابەت زۆر جار کە دەبینین کە وەختی 8 مارس کە تێپەڕی بوو ئێستا تێپەڕی ئەو ساڵ زیاتر سرنج دەدرێتە سەر کێشەی خێزانی و توندوتیژی بەدژی ژنان. ئایا ئەوەندە بەسا یان دەبێت بەرنامە و پلانێکی یەکگرتوو هەبێتە نیشتیمانی لە سەرانسەری عێراقیش و هەروەها لە هەرێمی کوردستانیش کە زیاتر سرنج بخرێتە سەر هەموو لایەنێکی ژیانی ژنان بۆ نمونە سەرکەوتنەکانی ژنان تا چ ڕادێک لەمپەریان لە بەردەمە خۆ بگەین ناوەندەکانی بڕیار هۆیەکانی چیە فەرمۆ. ماتەبەرخانەت و دەستت لەسەر برینەکەی دانا یعنی یەک لە هۆکاری ئەوەی کە ینی بۆ سەبەب کە ئەو کۆنفرانسەدا بمەزرێ لەبەرەوەی ڕاگەیاندنەکانمان تەنها گرنگی و بایەخی بە پرسی ئافرەت دەدەن تەنها لە بوونەکان کە 8 مارس دێ پێشی هەفتەیەکیش لە 8 مارس خۆ ئامادەکاری نەکرایە تەنها یەک ڕۆژ یاخود 2 ڕۆژ پێشتر کە دەزانن 8 مارسە ئەو زەدەیانەیە بزانن کو بەرنامەکان پڕکەنەوە کە بابەتی ئافرەتی تێدا دەبێ یعنی هیچ ئامادەکاری نییە هیچ پلانێک نییە هیچ پەیامێک نییە کە چ پەیامێک دانێ بنێرن کو دەتوانن ئەو کۆمەلگایە بگۆڕن بەپێی ئەو پەیامانەی ئەو پلانەی کە هەیتیان ئەوانە بەڕاستی جێداخە کە ئەو کەناڵی ڕاگەیاندنانە هیچ بابەتێک و پلانەکیان نەبی ئەو کەسانیان نەبی کە ئامادەکاری باشیان تێدابی پێش ئەوەی لەگەڵ هەر کەسە قسەی بکەن یعنی مەبەست ئەوە نییە تۆ هەر بەرنامەی خۆت پڕکەی هەر کەسێک بە ئاوازە قسەی بکاتن هەر کەسێک بە بۆچوونی خۆی دەبی ئەمە زۆر ئاگادار بین ئایا ئەمە چ پەیامێک دەگەینینە ئەو کۆمەلگایە ئایا ئەو بە سربی دەڕوا بە نەگەتیڤە یان بە پۆزەتیڤە یعنی کێشەکەمان ئەوە کێشەی زۆر گەورەیە ئایا ژن هەر ئەوەیە کە لە 8 مارس باز بکرێت ساڵانەکە نییە هیچ باسێک نییە لەسەر ئافرەت چەندین مێزگرد دەبیتن مێزگردەکان ئەگەر ئابووری بی ئەگەر سیاسی بی لەبەرەوەی ئەو پیاو سالاریەی لەناو ئەو دەستگای ڕاگەیاندن هەیە قەت بیر لە ئافرەتێک ناکەنەوە لەو مێزگردانە دابنیشیتن تەنها ئەگەر مەسەلەکە ئافرەت بوو کەواتە دەبی تەلەفۆن لەو ئافرەتێکی بکەن مقابلەکە لەگەڵ ئافرەتێک بیتن ئەوە کێشە گەورەکانمانەکە کە بەڕاستی حتى ئێستا ڕاگەیاندن نەیتانیە ئەو مەساحەیە بداتە پرسی ئافرەت نەیتوانێت تا ئێستا پرسی ئافرەت لە ئەجندەکانی بیتن لە پلانی بی لە ئەولەویاتی بیتن یعنی کێشە گەورەکە چییە تەنها ڕاگەیاندن حاڵەتەکانی توندوتیژی سەق دەکاتەوە تەنها ئەوە کوشتنە ئەوە خەتەنەی مێینەیە ئەوە سوپانی ژنانە ئەوە ئافرەت خنکە ئەوە تعەدای لێکرا و هەروەها
یعنی بەدواتونەوە نییە تەنها ئەعلانکردنی کەیسەکەیە نییە بەدواتون و فشار و بگاتە حقیقەتی ئەو کەیسەی لەبەرچە ئەو کەیسە وای دێهات يعني لێرە يعني حتى چۆن بتوانین ڕاگەیاندن دەورێکی سەرەکی هەبی لە بەدواتونەوە و فشارخستن بۆ گەیشتن بە حقیقەت ئەوەش بەڕاستی کێشەی گەورەیە و کەم تەرخەمی ڕاگەیاندنە کە تا ئێستا نەیتانیە بە تەواوەتی پڕکاتەوە ئەوەش دووبارە دەڵێم لەبەرەوەی ئەو پیاو سالاریەی کە لەناو دەستگا ڕاگەیاندنەکان هەیە عەقلیەتی پیاو سالاری سەیطرەی لەسەر ئەو دەستگایانە کردیە کەواتە هیچ ڕێگایەک نادا هیچ بوچوونێک و بەشداری ئافرەتان لە دانانی پلان و استراتیژیەتی ئەو دەستگا ڕاگەیاندنانە بەڵێ دیش هەیە بە حەزبیبوونی ئەو دەستگا ڕاگەیاندنانە وا دەکا پرسی ئافرەت لە ئەولەویات نییە کە کاری لەسەر بکرێت کەواتە ئەوەش هۆکارەکە کە هەردەم ئەو مەسەلەیە لە زمنی ئەولەویات و بایەخدان نییە. بەڵێ باشە هەر لە لای جەناب دەمێنمەوە بەڕێز سۆزان عارف ڕۆڵی میدیاش ئێستا کەوتوتە خودی میدیا کەوتوتە بەر ڕەخنە میدیا دایمە ڕەخنەی لە دەسەڵات هەیە بەڵام ئەوە دەبینین ئەوانیش یان کەمکاریە یان بە هەر شتێک بیتن بەڕای جەناب ئەوەی کە دەستگاکانی ڕاگەیاندن زۆربیان سەر بەلایەنێکن بە کەسایەتیەکی سیاسینە ئایا ئەوە هۆکارێکە یان ئەو دەستگانەی ڕاگەیاندن پێویستیان بە ڕۆژنامەوانی تایبەتی هەیە کە بخوێنن و هەروەها یارمەتی دراویان پێ بدرێتن کە بتوانن لەسەر بواری ژنان بە تایبەتی راپۆرت بدەن ینی بە شێوەیەش راپۆرتەکانیان شتێکی هەر سەدحی نەبیتن هەر سەرەکی نەبیتن و بە ساکاری لێ تێپەڕینەوە 8 مارسە و نازامەوە تونند و تیژیانی زیاتر لە گرفتەکانی پشت ئەم گرفتانەی ژنان قوڵ ببنەوە بەڕای تو ئەوە باشتر نییە کە زیاتر دەستگای ڕاگەیاندن هەڵوێستێکی جیاوازیان هەبێتن لە هەڵسو کەوتکردن دەگەڵ گرفتی ژنان. بەڵێ یعنی بەڕای من ئەگەر ئەو دەستگای ڕاگەیاندنانە ئەگەر حزبی ئەگەر حزبی نەبی یعنی هیچ لە مەوزوع ناگۆڕی پرسی ژن مەسەلەک نییە تەنها بایەخ بەلایەنێک بدا ژن يعني لو كومەلگای لە هەموو ئاستەکان بەشداری هەیە ژن لە سیاسەتە ژن لە ئابووریە ژن لە کۆمەڵایەتیە ژن لە ناو خێزانە کەواتە تو ناتوانانی ژن باوێلایەک بلێ لەبەرەوەی ئەو دەستگا ڕاگەیاندنە حزبیە کەواتە بایەخ بە ژن ناداتن يعني ئەوە هیچ مبرر نییە بەڵام ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو عەقلیەتەی کە بڕوای بە بەشداری ژن نییە يعني بۆ نمونە ئەوڕۆ لە گفتوگۆیەکان ئەوە کرا کە باژنیش با کەناڵێکی تایبەت لۆ خۆی دابنێتن ئایا ئەوە یعنی وەڵامەکی منطقیە و معقولە ئایا لەبەر چی ژن کەناڵی تایبەت لۆ خۆی دانێ ئەوە بووە حزبەکی تەنها وەکو ئەو حزبانەی کە هەر کەس و کەناڵی بە تەنهایی هەیە کەواتە ژنیش دەبی بچی کەناڵێکی تەنهایی هەبی ڕاگەیاندن تایبەت بە ئافرەت کەواتە ئەوە جیاوازیمان کرد لەناو ئەو کۆمەلگایە بەینی ژن و بەینی پیاو کەواتە ئەمە وەکو دەڵێن دوو دژایەتی بەرامبەر یەکدا دەمێن شەڕک دەکەینەوە تا ئێستا ئەو کۆنسێپتەمان نییە کۆنسێپتی پێکەوە ژیان تا ئێستا بەشداریکردنی تەواوی ژن تا ئێستا ئەو تێگەیشتنە لە لای کۆمەلگای مەهەیە لە لای عەقلیەتی پیا و دەسەڵات هەیە کە بەشداری ژن یعنی منەتێک لە بۆ ژن نەیگەڕێن با بەشداری بکە نەک ئەو بەشداریەی لە بەرژەوەندی ئەو دەوڵەتەیە ئەو سیاسەتەیە ئەو پلانەیە تا ئێستا نەگەیشتینە ئەو عەقلیەتە زۆر سپاس نادا لەبەرەوەی ئەو بەو جۆرە وەرگیرایە کە ژن تەنها جوانیە ژن تەنها جەستەیە تا ئێستا قەناعەت بە عەقلی کۆمەلگا بە عەقلی پیاو نەهاتیە کە ژن توانایە کە ژن کەسایەتیە کە ژن عەقڵە کە ژن دەتوانی زۆر شت بکە ئەوە کێشەکەی مەیە بەشداری ئیمانیان بە بەشداری ژنان نییە کەنجین ئەمە گەیشتینە ئەو قەناعەتەی کە عەقڵی پیا و قەناعەتی پێبێ کە ژن توانا و عەقڵ و کەسایەتیە ئەو کاتە دەتوانین ئەو کێشانە چارەسەر بکەین. بەڵێ زۆر سپاسان دەکەم جۆتان لە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانە ئەمەل جەلال ئەندامی ئەنجومەنی باڵای خانمان و هەروەها سۆزان عارف دامەزرێنەر و بەرپرسی ڕێکخراوی تواناسازی ئافرەت لەگەڵماندان. بەڕێز ئەمەل جەلال بابێمە لای جەنابەت وەکو ژن وەکو چالاکوانێک یان هەرچی باوەڕت پێ هەیە هێندێک لە ئێمە ژنەکان وابیر دەکەینەوە کە پێویست ناکاتن مافی ژنان و مافی مرۆڤ لێک جیا بکرێتەوە
ئێستاوە لە ڕۆژاوا شەر بەو شێوەیە باز دەکرێتن پێت خۆشە بەت شێوەیەک هەڵسوکەوت لەگەڵ جەنابەت بکرێتن وەکو مرۆڤ دەپێشدایان وەکو ژن و مەسلەی چۆن دەکرێتن کۆمەلگا ئاش بکرێتەوە ینی ژنان و پیاوان ئاش بدەینەوە لەلایەکەوە بیر لەوە بکەینەوە کاناڵەکی تەلەڤیزیۆنی بۆ کاروباری ژناندا بمەزرێ فەرمۆ. طبيعي من اگر بين سر تعريفين يعني بابلين تناسي هردو بابلين تناس هويكا من انكاتا مروف ولا هم انكات شان كولي لجنبوني خمناكم هم جنم هم مروفيشم كواتي مع معنوي بهاي راستقينة بمروفون من بدين نكسير كردني من سر بنماي جنبون بيان تيابون بي يعني دولة مندين بيان هجارين بيان مسؤول يعني کارمەندێکی ئاسایی وەکو مرۆڤێک با مەڵەم لەگەڵا بکرێت نەک وەکو ئەوەی لە ڕووی جۆری کۆمەڵایەتیەوە جیاوازیم لەگەڵا بکرێت لە یانێکی تری ئەوەیە کاتی خۆی کە لە 1940 کە ڕێکەوتنامەی جیهانی مافی مرۆڤ لایەن نەتەوە یەکگرتوەکانەوە پەسەند کرا حکمەتی چی بوو لە دوای ئەو ڕێکەوتنامە جیهانیە ئەو هەموو پرۆتۆکۆل و ڕاگەاندن و اتفاقیاتی تری مافی مناڵ و هەموو پێکهاتە و کەمینەکان و تێژەکانی کۆمەلگا بۆی دەرچوو سەبەبەکە ئەوە بوو هەرێکێک لەو چین و توێژ و هەموو ئەوانە تایبەتمەندێتی خۆی هەبوو بۆیە ڕێکەوتنامەی تایبەتی بۆ دەرچوو و دەوڵەتان ئیلزام کران بەرە ڕێکەوتنامەیە ئەمەوێ ئەوە بڵێم مەسەلەی مافی مرۆڤ تۆ ناتوانی گشتی پێی بڵێ لە ڕێکەوتنامەی ماوچکە لە ئەو اتفاقیاتانەی کە تایبەتە بەژن بە نمونە سیدا و بێنین بڕیاری سامگە بسپێنجی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان بێنین و بڕیارەکانی تر بێنین ئەبینین تایبەتمەندێکی داوە بە دۆزی ژن چونکە کێشەی ژن کێشەیەکی ڕۆژهەڵاتی نییە لەسەر ئاستی جیهان بە جیاوازی کێشەکە هەیە و بە تایبەتی لە مەسەلەی بێزاری سیاسی و بۆشایی و نەبوونی ڕێژەیەکی پێویست لە بەشداری ژن لە پرۆسی سیاسی و لە پێگەی بڕیارداندا ینی مەراکزی سەنعی قەرارە کەواتە کاتێک کە سەرەسەر ژنەکەم ئەمێ ئەوە بڵێم هەڵەیەک هەیە هەمیشە شەڕەکە ئەبەنەوە بۆ شەڕی ژن و پیاو ئێمە شەڕمان لەگەڵ خودی پیا وەکو پیاو نییە شەڕەکەمان لەگەڵ عەقڵیەتەکە و سیستمەکەیە ئەمە گۆڕانکاری لە عەقڵیەتی کۆمەڵگاکەوە سیستمەکە بگۆڕین بەوەی سیستمێک بێ کە دادپەروەری کۆمەڵایەتی بەدی بێنێ بۆ تاکەکان بەبێ جیاوازی واتە نامەوێ ژن سالاری بەرهەم بێنم چۆن دژی پیاو سالاری بە هەمان شێوە دژی ئەوەین ئێمە ئەمانەوێ وەکو هاوبەشێکی سەرەکی هاوبەش بین وەکوی سۆزان خان وتی ژن کەسایەتیە کە ئەتوانێت ڕۆڵێکی گەورە ببینێ لە بازاڕی کاردا لە ڕووی ئابوووریەوە خەواندنی ئەم هێزە گەورەیە و فەرامۆشکردنی ئەم هێزە گەورەیە بەڵەنسی بەرهەمهێنان لاوازەکە و ئاستەکە بۆرە دواوە ئەباتەوە و ئەگەر کۆمەلگا نیوەی لەژێر هەڕەشەوتن دوچی بێ کەواتە تۆ کۆمەلگایەکی پشێ و نەئارامە دەبێ هەمیشە خێزانەکانت لەژێر مەترسی هەڵوەشانەوە و کوشتن و بڕیندا ئەبێن مناڵەکانمان پاشە ڕۆژێکی ناتەندروستیانە بێ و ناتوانین مناڵێکی تەندروست بەرهەم بێنین بۆیە خەمەکەی ئێمە کە ژن دایکە ژن فەرمانبەرە ژن مامۆستایە و پزیشکەوە تا دوایی کەواتە نەمانەوێ ژنان لەگەڵ پیاوانە وەکو شەریکێکی ڕاستەقینە هاوبەش بن لە بنیادنانی کۆمەڵایەتی بنیادنانی ئابووری ئەمەل جەلال هەمومان ئاسوودە ببین بە ژن و بە پیاوەوە. زۆر سپاس دەکەم بەڕێز ئەمەل جەلال هەر لە لای جەنابەت دەمێنمەوە ئەڵبەتە سۆزان خان وتاری بڵام یان قسەی دوایش بۆ جەنابەت دەبێ بەڵام کاتمان کەمەتکە لەسەرتان بەش دەکەین پێم خۆش بوو بەڕێز ئەمەل جەلال جەنابەت لە کۆتایی باسی هێندێک شتی وەکو دەڵێن بەسەرهاتی سەرکەوتن بۆ ژنان بکەی ئەگەر ینی لەکوێ جێدەگرنەوە ژنەکان لە ناوەندەکانی بڕیاردان لیانیش لە بەڕێوەبردننی دەستگاکانی ڕاگەاندن ژنان چ ڕۆڵیان هەبووە فەرموو. حتما ئەگەر لە ڕووی مێژوویەوە بیهێنین ئێمە دەیان سمبولی جوانمان هەیە وەکو نەتەوەی کورد وەکو عادلە خانم حەفسەخانی نەقیب مەستورەی ئەردەڵانی و دەیان و لەیلا قاسممان هەیە دەیان و دەیانی ترمان هەیە کە خانزادی میری سۆرانمان هەیە ئەم ژنانە سمبولی با بڵێن سمبولە جوانەکانی مێژووی
کوردستانی ئێمن و ئەتوانین ژنی کورد ئەمانە وەکووانەیەک وەکو مێژوویەک سەرمایەکی گەورن بۆ ئێمە بەڵام لە هەمان کاتە ژن هەر یعنی ژنانی ئێمە ئەمڕۆ لە پەرلەمانن لەناو حزبە سیاسیەکانن لەناو دەستگاکانی ترن بەڵام تەنها گەیشتن بەو پلە و پایانە و بەو پێگانە بە تەنها بەز نییە بەدەر ئەوەی ئەبێ ژنانی ئێمە ڕۆڵێکی کاریگەرتر ببینن لە دوو لایەنەوە لایەنێکیان پێگەیاندنی خۆیان و بوونی متمانەیەکی بەهێز بە باوەڕ و بە تواناکانی خۆیان و بەرەنگاربوونەوەی هەموو ئەو ڕێگری و بربەستانەی کە دێنە بەردەمیان لە حیاتی سیاسی و کۆمەڵایەتی و هەتا دوایی لایەنی دووەم ئەوەیە شەڕکردنە بۆ پرسەکە بەگشتی واتە مشکلەکە هەر ئەوە نییە من گەیشتم کەواتە ئەوە من تەواو مەرامەکانی خۆمم یاخود ئامانجەکانی خۆم بەڵێ زۆر سپاس دەکەم بەداوای لێبوردن لە جەنابێت پێم خۆش بوو دەقەونی وەک ماوە بابی دەین بە سۆزان خان فەرموو سۆزان خان قسەی جەنابێت ینی بەسەر هاتی سەرکەوتنی ژنانیان بە شتێکی گەشتبینانە با بە کۆتایی بێنین فەرموو کەم تەرخەمیەکانی ڕاگەیاندنەکانیش ئەوەیە تەنها حاڵەتی توندوتیژی لەسەر ئافرەتان وەکو بابەتێک لەسەر ئافرەتان تەنها حاڵەتی توندوتیژی زەق دەکرێتەوە بەڵام قەت نایەتن لە دوو ئەوەی دیتن کە ئەو ئافرەتانەی کاریگەرن ڕۆڵەکی باڵایان هەیە کە سەرکەوتونە کە بیەوێ ئەو حاڵەتانە نیشان بدا لە ڕاگەیاندن ئەوەی پیشان کۆمەلگا بداتن تا بتوانی بە کۆمەلگا بلێ فەرموو ئەوە ژنە ئەوە دەتوانی لەو ئەو ڕۆڵە باڵای ببینیتن دەتوانی بڕیار بدات ئەوە ناکرێتن ئەوە نییە لە ڕاگەاندن تەنها لە دوای ئەوەیە لاوازی ژن پیشان بدا زەعیفەکەی پیشاندا حتا لەسەر بەشداری سیاسی بەشداری ژن لە پەرلەمان تەنها ڕاگەیاندن لە دوو ئەوەیە کە مراقبە بکە کەی ئافرەتەکە هەڵک دەکاتن تا ئەو هەڵەیە گەورە بکرێتن بەڵام دەربارەی پیاوەکەی زۆر زۆر ئاساییە کەواتە ماوەی کێشەکەمان ئەمە یارمەتی ئافرەت نادین پشتی ئافرەت ناکەین هەردەم ئەو بەشداریانە ئەزمموی دەوێ ئافرەت پێویستی بە ئەزممونە تا وردە پەرە بە تواناکانی خۆی دەدا بەڵام ئێمە نە ئامادەکاریمان هەیە نە بە پەرە بە تواناکان دەدەین نە پاڵپشتی دەکەین دوایە هەڵەکان و لاوازیەکانی زەق دەکەینەوە ئەوە کێشەی زۆر زۆر گەورەیە کە دەکرێتن بە دەرحەق بە ژنان کە دەرفەتەکانیان بە یەکسان نادرێتێت زۆر سپاس دەکەم وەکو کێشە زۆر سپاس دەکەم سۆزان خان بەداوای لێبوردن ئینشاڵڵا لە بەرنامەکانی داهاتوش سرنج هەردەدەینەوە مەسەلەکی زۆر گرنگە دامەزرێنەر و بەرپرسی ڕێکخراوی تواناسازی ئافرەت سۆزان عارف ئەمەل جەلال ئەندامی ئەنجومەنی باڵای خانمان زۆر زۆر سپاسی هەردوو بەڕێزتان دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕاهەندی پێشاتەکان و هەر بۆ جۆرەش دەگەینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆ سپاسان دەکەین بۆ بەشداریتان دەرهێنەری بەرنامە هاوکارم ئەحمەد بارزانی بوو لە لای منەوە محتەبەر شێروانی ئەم کاتە و هەموو کاتێکتان بەخێر.